دیوانی چاودێری دارایی لە راپۆرتێکدا ژمارەیەک بەڵگە و دێکۆمنتی لەسەر تەندروستی هەڵەبجە ئاشکرا کردووە. بەپێی راپۆرتەکە تەندروستی هەڵەبجە لە ساڵی 2020دا پارەی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنای لە دەرەوەی ڕێنمایەکان و بەنایاسایی خەرج کردووە. تەندروستی هەڵەبجەش وەڵامی راپۆرتەکەی دیوانی چاودێری دەداتەوە و دەڵێت لەسەر گومان راپۆرتەکەیان نووسیوە و پێویستە لیژنەی لێکۆڵینەوە دروست بکرێت. وەکو تەندروستی هەڵەبجە پابەندیەوە بین کە ئێمە ژیانی هاوڵاتیان 100% بپارێزین و ناکرێت لەسەر ڕۆتیناتی دارایی ئێمە چاوەڕێ بکەین کە هاوڵاتی جانە دەست بدات. ئەو بڕەپارەیە کە دیاری کراوە لەلایەن وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ تەندروستی هەڵەبجە بە هەر شتێک درابێت مەوجودە و سجیلمان هەیە و سەرجەم ئەو شتانەی کە کراون هەر هەمویان لە سجیلە تۆمار کراون و سەرجەم لیژنەکان پارەی وەسڵ قەبزی کۆمپانیەکانیان پێیەک ئەمانە کە ئێستا ئاماژەی پێدراوە تەنها لە ئێستادا گومانە ئەو پێویستە لێژنی لێکۆڵینەوەی لەسەر دروست بکرێت. لێژنی لێکۆڵینەوە هەر کاتێک دروست کراوە بڕیارێک هەر بڕیارێکیانە ئێمە بنومانە و باریکترە. راپۆرتەکەی دیوانی چاودێری لەسەر بەدەردانی پارە لە دەرەوەی ڕێنمایەکان هەرزوو و کاردانەوەی بەدوای خۆی داهێنا. ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دەستپاکی دەڵێت ئەوان بە دوواداچوونیان کردو بۆ ئەو بابەتەوە هەموو ئەو پەڕە و بەڵگانەی هەبووە بینیویانە و چاوەڕێی وەڵامی دەستەی دەستپاکی دەکەن. ئێمە وەکو لیژنەی دەستپاکی لە پەرلەمانی کوردستان ڕۆشتوونەتە بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە بۆ بابەتی ئەو راپۆرتێک کە دیوانی چاودێری ناردبووی تایبەت بوو بە خەرجیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا لە ساڵی 2019 و 2020 کە نزیکی ملیارێک و 500 ملیۆن دینار بۆ خەرج کراوە کە بۆی تەرخان کراوە لایەن خێرخوازانەوە لەلایەن حکوومەتەوە. بزانی شێوازی خەرجکردنەکەی چۆنە، ئایا بە شێوازێکی دروست بەپێی یاسا و بەپێی ڕێنمایەکان ئەمە خەرجکراوە یان بە پێشەوانەوە و لەگەڵ ئەو بەڕێوەبەرایەتی تەندروستیا دانیشتن خاڵ بە خەڵکە 37 لاپەڕە بوو. ئێمە قسەمان لەسەری کردووە و سەرنجی خۆمانیاوە و راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی داوامان کردووە کە ئەوانش وەڵامەکەمان بنەوە بە سەرۆکایەتی پەرلەمان بە لیژنە بۆی ئێمە بە راپۆرتێک ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی بکەین. چونکە وەکو لیژنەی دەستپاکی ئێمە ئیشی خۆمانە کە بە دوواداچوون بکەین بۆ شێوازی خەرجیەکان و هەر بۆ هەڵەبجەش نییە، بۆ تەندروستی سیستێمانیە، بۆ دووهۆکە، بۆ گەرمیانە، بۆ ڕاپەڕینە، بۆ هەولێرە، بۆ هەموویەتی لە کاتەکانی ترا بۆ ئەوان شەکەین. بەڵام جارێ بۆ کۆڵێ وەڵامی کۆتایی نەگەشتۆ دەستمان وەسامی لەسەر وەڵامی بەڕێوەبەراتی تەندروستی کە دوای ئەوەیکن بە راپۆرتەکەین بە سەرۆکایەتی پەرلەمان و ڕایگشتیشی لێ ئاگادارەکەینەوە. تەندروستی هەڵەبجە ڕایگەیاندووە کە لە سەروبەندی کۆرۆنا هەندێک کات بەپێی ڕێنمایەکان کاریان نەکردووە، ئەوەشیان بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان گەڕاندەوە. بەڵام لە راپۆرتەکەی دیوانی چاودێری دارایی داهاتووە سەدان ملیۆن دینار بە نایاسایی و لە دەرەوەی ڕێنمایەکانی وەزارەتی دارایی خەرج کراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.